لە ڕاستیدا پێشکەوتنی تەکنۆلۆژیای پەیوەندی کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر کۆی جیهان نەک تەنها خێزان. ئەم کاریگەریانە باشەکەی لە چیدایە؟ پرۆسەی کۆمەڵایەتی زیاتر کردو، پرۆسەی پەیوەندی زیاتر کردو، پرۆسەی هەواڵپرسی زیاتر کردووە و لە هەمان کاتدا جۆرەها مامەڵەی خێزانی و پەیوەندی مرۆیشی ئەکتیڤتر کردووە. لە هەمان کاتدا ئەم گۆڕانکاریانە لێکەوتی خراپیشی هەبووە کە پەیوەندیدارە بە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو ئامرازانە لە هەموو وڵاتانی دنیا، تەنانەت لە وڵاتە دیموکراسیەکانی ئەوروپاشدا کۆمەڵێک ڕێوشێن و پرەنسیپ هەیە بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان. یەکەمینیان نابێت بە هیچ شێوەیەک ئەو بابەتانە بەکاربێنرێ بۆ شکاندنی شکۆی مرۆڤ. دووهەمینیان نابێ زیان بە ئادابی گشتی بگەێنرێواتە کاری بێ ئەخلاقی پێ ئەنجام درێ یاخود پروپاگەندە بکرێت بۆ کاری لەشڕۆشی و خراپ. سێهەمیان نابێ ئەم ئامرازانە بەکاربێنرێ بۆ تاوان، وەکو مەسەلەن ڕکلامکردن بۆ تەزویر یاخود ڕکلامکردن بۆ جۆرێک لە تاوان یا بۆ توند و تیژی. لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم لەبەر خاتری شکۆی مرۆڤایەتی، لەبەر خاتری ڕزگرتن لە حورمەت و ئەدەبی خێزان و بنەماڵە و کەس و کاریان، بۆ خاتی ڕزگرتن لەو ئاینە جوانی کە خوای گەورە بۆی ناردنە خوارەوە، هەم لەبەر خاتر یاسا تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ شێوازێکی باش و دروست بەکاربێنن، چونکە بۆ پێی کە پسپۆڕەکەم تاوانی ئەلکترۆنیە. ئێستا ئامرازەکانی بە دۆداچوونی تاوانش ئەوەندە پێشکەوتون بە ئاساندری ئەتواندرێت ئەو کەسانە بدرستێتەوە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان تاوان نەکرێت. بۆ نمونە هاوڵاتێک لەو ڕۆژەی مۆبایلەکەی کڕیوە هەموو دەنگی تۆمارە لە کۆمپانیەکانی پەیوەندی و تەنانەت ئەگەر سیمکارتەکەی علوجیش بێت دەزانن لۆکیشنەکەی شوێنەکەی لەکوێ و پەیوەندی بە چەند کەسەوە کردووە. کاتێک بە فەیسبووکێکی خوازرا و تاوان ئەنجامدرا بە ئاسانی ئایدەکەی ئەدۆزرێتەوە. لەبەرەوە داواکارم لە هاوڵاتیان تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ مەبەستی باشە بەکاربێنن و لە هەمان کاتدا ئەگەر کەسێکیش تۆڕە کۆمەڵایەتەکانی بۆ خراپە بەکارێنا زوو لانە یاسایەکانی لێ ئاگادار بکەنەوە یاخود ریپۆرتی بکەن بۆی تۆڕە کۆمەڵایەتەکان ببێ بە خێر و بەرەکەت بۆ کۆمەڵگای کوردی نەک کارەسات دروست بکەن. لە ڕاستیدا کۆمەڵێک ئەرکی ئەخلاقی و یاسایی لەسەر شانی ڕۆژنامەنووسان و میدیاکانە کە بێ ڕەتچاوی بکەن. یەکێک لەوانە ڕێزگرتن لە شعوری خەڵک، بەتابەت لە کاتی پرسە و کارەساتەکاندا نابێت لێدوانیان لێوەرگیرێت، چونکە لەو کاتەیە ئەم کەسە ڕەنگە ئاگای لە خۆی نەبێ ئەوەندە باری دەرونی خراپ بێ. لەبەرەوە داواکارم لە میدیاکاران بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ ڕووداوەکان بکەن و لە هەمان کاتدا پێویستە کەناڵەکانیش خولی چڕوپڕی یاسایی بۆ پامێر و ڕۆژنامەنووسانیان بکەنەوە، چونکە زۆر جاران ئێمە لە دادگاکان بینیمانە بەهۆی هەڵی ڕۆژنامەنووسێکەوە کەناڵێک دووچاری ئابڕوچوون بۆ یا دووچاری ئەوە بووە تونترین سزا بدرێت.